بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت مینێرانی بەڕێز و خۆشەویست بە پێی پێشنازە یاسایەک هەر کەسێک سوکایەتی بە ئاڵاو ڕابەرە مێژوویەکان بکات بە پێی یاسای سزادانی عێراقی بۆ ماوەیەک زیندانی دەکرێت کە لە 7 ساڵ زیاتر نەبێت. ئەم پرۆژە یاسایە کە بە ناوی پێشنیازە یاسایی هێمە نەتەوەیی و نیشتیمانەکان لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە. لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوی پێشنیازە یاساکە دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا لە هەرێمی کوردستان پێویستمان بە پێشنیازە یاسایەکی لەم شێوە هەیە یاخود ئەم پێشنیازە یاسایە لە حاڵەتی دەرکردندا مەترسی بۆ سەر ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە دروست دەکات. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسش میواندارێک لە بەڕێزان ئەنوەر حسێن جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامە نووسانمان کردو لە سۆی سەرکی، هەروەها لە هەولێری شەوە نیاز عەبدوڵڵا جێگیری سەرۆکی ڕێکخراوی ئازاد بوون بۆ تواناسازی. سەرەتا راپۆرتێک دەبینی. بە پێی پێشنیازە یاسایەک هەر کەسێک سوکایەتی بە ئاڵا و سرودی نیشتیمانی و پێشمەرگە و ڕابەرە مێژوویی و ڕزگاری خوازەکانی گەلی کوردستان بکات بە گوێرەی یاسای سزادانی عێراق سزا دەدرێت بە زیندانیکردن بۆ ماوەیەک کە لە 7 ساڵ زیاتر نەبێت. ئەو پێشنیازە یاسایە لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە ناوی هێما نیشتیمانی و نەتەوەیەکان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە. بە پێی مادەی یەکەمی پێشنیازە یاساکە هێما نیشتیمانی و نەتەوەیەکان پێک دێن لە ئاڵا و سرودی نیشتیمانی و پێشمەرگە و ڕابەرە مێژوویی و ڕزگاری خوازەکانی گەلی کوردستان بە بۆچوونی بەشێک لە یاساناسان بەکارهێنانی چەمکی ڕابەرە مێژوویی و ڕزگاری خوازەکان لە پێشنیازە یاساکەدا ناڕوون و لاستیکیە. هاوڵاتیانیش بەسەر حزبەکان دابەش بوون سەرکردەی حزبەکان بەڕابەری هەمووان نازانرێن. بە بۆچوونی بەشێک لە وڵاتیان ئامانج لەو هەوڵا بۆ پیرۆزکردنی کەسایەتی و خێزانە سیاسیەکان و بەرتەسەکردنەوەی سنوورەکانی ئازادیە. لە مادەی سێمی پێشنیازە یاساکەدا هاتووە هەر هاوڵاتیەک بە گوتار یان کردار بێڕێزی و سوکاتی بە هێما نیشتیمانی و نەتەوەیەکان بکات بە پێی حکومەکانی مادەی 226 یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 سزا دەدرێت. مادەی 226 یاسای سزادانی عێراق دەڵێ هەر کەسێک بە شێوەیەکی ئاشکرا سوکاتی بە ئەنجومەنی گەل، حکوومەت، دادگاکان، هێزە چەکدارەکان یان هەر دەستێکی نیزامی و دەسەڵاتێکی گشتی بەرژەوەندی یان فەرمانگەیەکی فەرمی و نیمچە فەرمی بکات سزا دەدرێت با زیندانیکردن بۆ ماوەیە کە لە 7 ساڵ زیاتر نەبێت یان حەبسکردنی یاخود غەرامەکردنی. هەوڵەکانی بۆ دەرکردنی پێشنیازە یاسایەک لە پەرلەمانی کوردستان بە ناوی هێما نیشتیمانی و نەتەوەیەکان لە کاتێکدا هەر لەم مانگەدا ڕۆژنامەنووس شێروان شێروانی بێسەر و شوێن کراو تا ئەم ساتە وەختە ئازاد نەکراوە. لە پارێزگای دووهۆکی ژماوەی نزیکەی 2 مانگە ژمارەیەک چالاکوان و مامۆسا لە سەرنجامدانی خۆپیشاندان بۆ داواکردنی موچە دەستگیر کراون و ئازاد نەکراون. بە بڕوای بەشێک لە چاودێران دوای هاتنە سەرکاری کابینەی نوێم هەوڵەکان بۆ بەرتەسەکردنەوەی ئازادیەکان دەستی پێکردووە و حکوومەتەکە بەرەو پۆلیسی دەڕوات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک نۆر بەخێربێن لە بەڕێستانەوە دەست پێکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سەرەتا دەمەوێت بۆ چوونی بەڕێز لەبارەی ئەو پێشنیازە یاسایی کە بە ناوی هێما نیشتیمانی و نەتەوەیەکان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراوە لە لایەن فراکسیۆنی پارتیەوە لە 7 مادەش پێکاتوە. زۆر سپاس بۆ جەنابەت تەلەڤیزیۆنی پێیان بۆ نیازخانیشکە لەگەڵمان میوانە. لە ڕاستیەکە هیمان پرۆژە یاسایانە یەکەم جار نییە پێشکەشەکرێ یا با بڵێم گەڵاڵاکرێ پێش چەند مانگێکی شاگەداری ئەوەن کە پرۆژە یاسایەک بە ناوی پرۆژە یاسای ئەلەکترۆنی سۆسیال میدیا خراە بەرباس و ناڕزایەتی زۆری لێکەوتەوە. خۆی لە ڕاستی ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە دەستنیشانی کردووە ڕێگرتن لە سوکایەتی بە ڕەمز و بە ئاڵا و بە پیرۆزیەکان و نیشتیمان و ئەوانە بە نەزەری من تەحسیل حاصلە کە لە هەموو دنیای ئەم سمبوڵانە ڕێزیان لێ ژیرێ و پرۆژە یاساش هەبێ بۆی تەبیعیە. گرفتەکە لێرە ئەوەیە کە هەر پرۆژە یاسایەک دەرەچێ
یاوەکو پێویست کاری پێ ناکرێ یانەوەی کە خەڵک ترسی هەیە لەوەی سنوورەکانی ئازادی بەرتەسی بکاتەوە ئەوە بۆ مەبەستێکی سیاسی لە پشتەوە بێ بۆیە هەر پرۆژه یاسایەک یەکەم پێویستە مەسەلەن ئەگەر لە ناو پەرلەمان هەموو فراکسیۆنەکان تەوافقی لەسەر بکەن هێز و لایەنە سیاسیەکان نخبەی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان قسەی لەسەری هەبێ مەسەلەن تا چەند ئەمە خەڵک تێیدیەکە و ڕوون بکرێتەوە بە نەزەری من ئەوانە دەرەنجامی کۆمەڵی شتەکە حکمێکیانەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئاڵای کوردستان لە بەغدا سوتێنراوە کە هەموو لایەنەکان ئیدانیان کردووە یەک تریش دەرەنجامی ئەو بارودۆخەنە هەموارەیە کە لە ناو سۆسیال میدیای کوردیە بەرجەستە بووە و ڕنگدانەوەی نکاساتی خراپی هەیە لەسەر کۆمەلگای کوردستان و پێم وایە هەموو لایەنەکان هەموو فراکسیۆنەکان و بەشێکی زۆری خەڵکی کوردستان لەسەرەوە موافقن کە فەوزایەک لە ناو سۆسیال میدیای کوردی دروست بووە کە بۆتە هۆی تێکدانی شیرازی کۆمەڵایەتی بۆتە هۆی تێکدانی بارودۆخی سیاسی بۆتە هۆی تێکدانی ژیانی تاکەکان و سوکایەتیکردن بە هەموو شت و بە نەزەری من ئەمە دیوە نێگەتیفەکەیەتی بەڵام پرسیارێکی جدی هەیە چێ بەرپرسە لەمە وەچی ئەم شێواز و فۆرمەی داهێناوە لە سۆسیال میدیای بەڕێی من خەڵکێکی زۆر لەوە پرسن مەسەلەن لە دەورانی ڕابردوودا چێ بەرپرس بوو لەوەی کە 1200 کەناڵی ڕاگەیاندن 900 ڕۆژنامە و گۆڤار هەبێ بێگومان حیزبە سیاسیەکان لە پشتی ئەمانەوە بوون کە دوجار بەهۆی قەیرانی دارایە هۆکاری جۆرا و جۆر ئەو جۆرە لە میدیایە میدیای سێبەر پاشەکشەی کرد بە دوای ئەمە سۆسیال میدیا شوێنی گرتەوە ئەم سۆسیال میدیاش بەدەر نییە لەوەی کە ئەحزابی سیاسی جۆرا و جۆر سپۆنسەریەکەن لە پشتێوەن و بەبێ ئەوەی کە ئەگەر جاران بۆ ڕۆژنامەیەک وازەح بوو سەر نووسەرەکەی چێ خاوەنی امتیازەکەی چێ ئێستا بۆ سۆسیال میدیا وازەح نییە کە چێ لێ پرساوێتی و چێ ئیمکاناتی دارایی بۆ بکە و استراتیژ و ئامانجی چییە هەرچی پێ خۆش بێ ئەی نووسێ هەرچی پێ خۆش بێ ئێڵێ ئەوانە بە دەرەنجام گەیشتۆتە ئەو قەنەعاتی کە حاجزی توندی بۆ دامدرێ و ڕێگری لێ دەمدادرێ ئەو ڕێگریانە بە نظری منیکیان ئەم یاسایانەیە ئەم یاسایانەیە کە نێ بخرێتە بووە لە جێبەجێکردنەوە و سوزای تون دامدرێت دیسانیش بڵێم هەر یاسایە کە دەرەچێ بە نظری من تەبیعیە ئەم بەڵام بە تۆگیری ئەم پێشناز یاسا دەکەی وەکو خۆت ئەوەی بەناوی ئێستا هاتووە یاسای هێمان نیشتیمانی منەتەوە یەکان لە ڕاستیە کاگیری ئەمە وەکو جەنابیش دێڵێ ئەمە پێشنیازە مەسەلەن نەبووەتە یاسا و نەبووەتە وەکو پێشنیازەکە باشێکی باشی لە هەر شوێنێک جارێ بەڕاستی نابێت کەس بۆ مقدسەیە بکرێ ئەگەر ڕەمزەنەتەوەی و نیشتیمانیەکان و ئاڵا ئەمانە بەڵام نابێ هەموو ئێمە پێمان وابێ هەر کەسێک سەرۆکە هەر کەسێک من پێم وایە ڕەمزە تۆ پێ دوای ڕەمزە نابێ قسەی لەسەر بکرێ نابێ ڕخنەی لێ بگیرێ و نابێ مەسەلە لەسەری بنووسێ من لەگەڵ ئەمە نیم بەڵام من لەگەڵ هەڵ پرۆژە یاسایەکەم ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان فراکسیۆنەکان و نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیری کوردستان لەگەڵی بێ و ئامانجەکانی بزانێ و لەپاڵ هەموو ئەوانەشە یاسایەکی مەدەنی بێ یاسایەکی باش بێ بەڵام من لەگەڵەوە نیم کە ببێتەوەی بەرتەسکردنەوەی چوارچێوە و سنوورەکانی ئازادی و ئازادی عەقیدە و بەیان و ڕەنگە تۆ لە هەندێشتا شتێکی ترت پێ پیرۆستتر بێ و بێ ڕێز لەمەش بگیرێ خۆ کاکەکیم لە یاسای ژمارە 35 ساڵی 2010 ئەمە باس کراوە بەڵێ لە یاسای ڕۆژنامەگەری نابێ هیچ ڕۆژنامە نووسێک و میدیاکارێک سوکایەتی بە پیرۆزیەکان و بە مقدساتی خەڵک بکە بەڵام لەگەڵەوەشە ئێمە بینیومانە زۆر ڕۆژنامە زۆر میدیا زۆر ڕۆژنامە نووس ئەمەی کردووە و لە هەمان کاتە جاری وایە هەر ئەوەی کە مەسەلەن ئەو لایەنانی کە پرۆژە یاسای لەم بابەت تەقدیمەکەن پێشێلیان کردووە و مەسەلەن دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووسان قسەکەی ئەم یاسایانەی کە هەیە بە نظری من یاسای ڕۆژنامەگەری بەشێکی زۆری ئەمەی حەل کردووە باش دەگەرم وڵات دواتر نیازخان جەنابیشت بەخێر بێی سوپاس بۆ ئامادەبوونت دەمێ بۆ چوونی بەڕێزشت بزانم لەبارەی ئەو پێشنیازە یاسای هێمە نیشتیمانی و نەتەوەیەکان پێ دوای ئامانچ لەو پێشنیازە یاسای ئەوەیە کە ئازادی بەرتەسک بکە یاخود بە پێچەوانە بۆ ئەوەیە کە هیچی تر جنێ و یاخود بڵێن سوکایەتی بە ڕەمزە نیشتیمانی و نازانم ڕابەرە نیشتیمانی و ئاڵاوانە نەکرێت. ئەم کاتێ ئێوە باش کاک حەکیم ئەبێ باس لەو مێژووە بکەین کە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە بۆ ئەوەی یاسایەکی هاوشێوە بهێنرێتە ئاراوە ببورن بۆی قسەکانم تەواوکەم ئەگەر فیدباکی دەنگەکە لا بەرن سوپاسدانەکەم. بەڵێ
بەڵێ ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو مێژووی کە لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە هەوڵێک هەیە بۆ ئەو یاسایەکی هاوشێوە لە هەرێمی کوردستان بچەسپێنرێ بۆ نمونە مادەی 9 لە یاسای کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان بە 7 بڕگە زۆر بەڕوونی توانیوێتی تەواوی ئەو ڕێکارانە بچەسپێنێ یا جێبەجێ بکات لە ناوەڕۆکەکەیە کە باسی ئەکا کە ڕۆژنامەنووس نابێ بە ئەنجامی بگەن وەک ناوزڕاندنە سوکایەتی نەکردن بە ئاین بە نەتەوە پروپاگەندە نەکردن بۆ تیرۆر هەموو ئەم بابەتانەوە تیاشە بڕی ئەو غەرامەیە دیاری کراوە لە مادەکە کە ڕۆژنامەنووس بەهۆی ئەم کارانە ئەکەوێتە ئەستۆی و هەر لایەنێکیشکە ئەم جۆرە لە سوکایەتی پێکرابێ لە ماوەی 90 ڕۆژە ئەتوانێت لەسەر ڕۆژنامەنووسەکە سکاڵا تۆمار بکە. بەڵام لە کاتێککە ئەم یاسایە هەیە ئێمە بینیمان لە ساڵی 2012 پرۆژە یاسای پیرۆزیە ئاینیەکان برایە پەرلەمانی کوردستان ئەوە بوو بە هەوڵ و هیمەتی هەمومان بەیەکەوە لە ئێمە لە ڕۆژنامەنووسان لە ڕێکخراوەکان ئەم پرۆژە یاسایە وەستێنرا ئێمە ئەمانزانی ئەم پرۆژە یاسایە ئەیویست سنوورداری ئازادی ڕادەربڕین بکەوە ئەم پرۆژە یاسایە بەکار بهێنرێ بۆ ئەوەی جارێکی تر دۆسیەی ڕەخنەنەگرتن بە سیمبولی نەتەوەیی بخرێتە پاڵ سیمبولی ئاینی و کاتێککە ئەم پرۆژە یاسایە پەک خرا لە پەرلەمانی کوردستان هەنگاوی دووەم دەسی پێکرد ئەوە بوو دوا بەدوای ئەمە داواکاری گشتی بە هەمان ناوڕۆکی ئەو پرۆژە یاسایی کە پارتی دیموکراتی کوردستان ئەیویست هەڵسا بڕیارێکی دەرکرد ئەو کات گشتاندی بەسەر فەرمانگەکانی لە هەولێر و سلێمانی و دوهۆک و ناوچەکانی دیکە بەوەی کە هەر کەسێک سوکایەتی بە سیمبولی ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی بکە ئەوە سکاڵای لەسەر ئەجوڵێنرێت ئەوە بوو جارێکی تر بە هیمەتی هەمومان ئەو بەتایبەت ئەو کات کە ئێمە کەمپینەکەمان بە ئەستۆ گرت بوو ئەوە بوو وەستێنرا ئەم بڕیارە کەچی دواتر لەم ساڵە چەند هەنگاوێکی خێرا هاتوون کە هەمووی هەنگاوی مەترسیدارن لەو ئاماژانێکە هەن بەتایبەت یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و ئێستاش سوکاتی نەکردن بە هێمە نەتەوەیی و نیشتیمانیەکان هەموو ئەمانە ئەچنەوە سەر یەک ڕێچکە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان خواستی هەیە پرۆژە یاسایەکدا بنێ نەک بە تەنیا ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و نووسەران و مامۆستایانی زانکۆ کۆتوبەند بکە بەڵکو ئەوێت هاوڵاتیانیش کۆتوبەند بکە اینجا لەم یاسایانی کە دانراون ئێمە تێبینیەکەین هەر هەمووی زیندانیکردنی تایە غەرامەکردنی بەڕادەیەکی زۆر تایە تەنانەت ئەو یاسایی پێشوو لە مادەی 2.4 کە گەڕابەوە بۆ یاسای تیرۆر لە مادەکانە سزای لە سێدارەدان هەیە و زیندانیکردن تا 15 بۆ 12 ساڵ هەیە و کەمتریش نییە لە 5 ساڵ واتە هەر کەسێک ئێستا ئایانوێت لە هەرێمی کوردستان ڕەخنە لە هەر بنەماڵەیەکی سیاسی بگرێ لە نەوەکانیان بگرێت کە ئەسە بۆ سێنەوەی لەسەر یەک حکومڕانی هەرێمی کوردستانەکەن ئەمان وەک سیمبولی نەتەوەی نیشتیمانی سێرکەن لە کاتێکە ئەمانە بۆ ئێمە بۆ خەڵکێکی تر ئێستا بوون بە ڕەمزی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان بوون بە ڕەمزی چەوسانەوەی خەڵکی هەرێمی کوردستان بوون بە ڕەمزی سەرکوتکاری هەرێمی کوردستان و لە کاتێکە ئێمە پێمان وایە ئەم شێوازە لە مامەڵە و لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی بنەماڵی و سیاسی تایبەتی خۆیان بەکارەهێنن هەموو ئەو خەبات و تێکۆشانی کە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە هەشتاکان لە حەفتاکان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو کراوە تا ئێستا لە پێناو بەدیهێنانی ئازادی هەر هەمووی سفر ئەکاتەوە بەتاڵی ئەکاتەوە و ئەبێتە هۆکاری ئەوەی تێکڕای ئەو تێکۆشانەی چەند ساڵی ڕابردوو کە ئێمە هێشتا لە قۆناغێکی ئینتیقالی بووین یەکلا بێتەوە بەسەر قۆناغێکی دیکتاتۆری وەکو حکوومەتە شمولی و دیکتاتۆریە تەواوەکان وەک کۆریای باکوور وەکو سۆڤێتی جاران بەم شێواز و میکانیزمە مامەڵە بکەن کە ئەمە بە هیچ شێوەیەک شێوازێکی ڕاست نییە بە تایبەتتر گیان بەڵێ بەس پێدوانیە لەگەڵ ئەوەدانی کە دەبێت ڕێز لە ئاڵا و بڵین ئەوەی کە لێرەدا بەهێمای نیشتیمانیاتەوە و سرود نیشتیمانی پێشمەرگە ڕابەرەمێژی و ڕزگاری خوازیەکان بگیرێ جنێویان پێنەدرێت سوکایەتیان پێ نەکرێت خۆی بنەما ئەوەیە ڕۆژنامەنووس هاوڵاتی هەر کەسێک نابێ ناوزڕاندن بە ئەنجام بگەیەنێ و دووەم ئەوەی کە کەسێ ئەشی حەزی لە ڕەنگی ئاڵاکەی کوردستان نەبێ بۆ نمونە پێی وا بێ ئاڵای کوردستان بە جۆرێکی تر بێ بە فۆرمێکی تر بێ بە شێوازێکی تر بێ ینی ئێستا ئەم کەسە بێ ڕەخنە بگرێ ئەبێ بە سوکایەتی باسی بکە یەکێک بێ ڕەخنە لە ماوە ناشەرعەکەی مەسعود بەرزانی بگرێت کە بە شێوەیەکی نایاسایی لە سەرۆکایەتی هەرێم بوو خۆی سەپاندی بوو بە درێژایی ئەوماوە ئەبێ بێن ئەمان بڵێن وڵا ئەمە
ڕەخنەگرتنە لە سیمبولی نەتەوەی و نیشتیمانی نەخێر ئەوەی پیرۆزە لە هەرێمی کوردستان هاوڵاتیەکانێتی هەموو خاکێکی هەرێمی کوردستان لە بارزان و لە زاخۆ و لە تەواوی ناوچەکانەوە تا دووس خوورمات و چیای حەمرین هەر هەمووی یەک پێگە و یەک ئاستا هیچ ناوچەیەکیش تەنانەت لە ناوچەیەکی دیکە پیرۆزتر نییە هیچ عشیرەتێک لە عشیرەتێکی دیکە پیرۆزتر نییە هیچ ئاینێک لە ئاینێکی دیکە پیرۆزتر نییە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان جۆرەها ئاین و ئاینزامان هەیە کە بە پێی یاسا بە پێی دەستوریش لە عێراق هەموم ئاینزانە ئەبێ بەیەکەوە بژین ئەم جۆرە خۆسەپێنیە کە ئێستا لە ڕێگەی یاساوە بە بەکارهێنانی سۆزی ئاینی کۆمەڵێک دۆسیەی دیکە کە ئێستا هەوڵ ئەدرێت بهێنەکایەوە هەر هەمووی بۆ بەهێزکردنی پایی بنەماڵە سیاسەکان و ئەو بنەماڵە سیاسیانە ئێمە ئەزانین بە درێژایی ئەم ماوەی ڕابردوو ئێستا کەسایەتی ئەمنیەکانیش بوونەتە خاوەن دەستگای حیزبی تەواو و میدیای سێبەر کە بە هەموو شێوەیەک خۆیان چاواشەکاری هەر کاتێک بیانەوێ ناوزڕاندن کەسایەتەکان ڕوبەڕووی ئابڕۆبردنەکەن و ئەوەی لە سوشیال میدیاش بەڕێوە ئەچێ ئەمەوێ ئەوە بڵێم بە درێژایی ساڵانی ڕابردوو زۆر بە ئاشکرا هێزە ئەمنیەکان خۆیان ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم جۆرە لە ماڵپەڕ و لە میدیایان کردووە سوشیال میدیاشان بەم جۆرە بەڕێوە بردووە هیچی هاوڵاتی ئاسایی نین. سوپاس دەکەم دواتەگەڕێنەوە لای بەڕێزت نیاسخە کاکێنوەر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ئەو بڵین پێشناسە بڵین سزنیشی تێدایە زیندانی لە 7 ساڵ کەمتر نەبێ بە پێی یاسای سزادانی عێراقی بەڕێز وتر لە یاسای ڕۆژنامەگەریش هەمان شت هەیە کەسێک ئەگەر جنێو بدا یاخود توانج بدا پێویست بە یاسایەکی لەم پێشنازە یاسایەکی لەم شێوە دەکات لە ڕاستیا بڵێ لە یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 جاوەکوتم هەموو ئەو ئەوانەی کە لە پیرۆزن مقدسن ئاین و ئاینزاکان و تەنانەت لەمانەش گرنگتر ڕێی خەڵکەوە مەسەلەن تۆ وەکو هاوڵاتی و لەم یاسایە مەسەلەن بۆچی بەس باز لە ڕابرە مێژویەکانی ڕزگاری خوازی ئەی هاوڵاتی ئاسایی کە ڕۆژانە مەسەلەن لێ درێ سوکایەتی پێیەک لێ زیندانیەکرێ یەکێک مەسەلەن مەقالێکی نووسیوە ئەی مافی هاوڵاتی ئاسایی شێدابینیەکە ئەبێ مەسەلەن پێش هەر شتێک مافی هاوڵاتی ئەکسەرێتی کۆمەلگای کوردستانە پێک ڕێزی لێ بگیرێ نەگەوەی کە بە تەحدید کەسێک مەبەست کەسێک یا دوو کەسە و لەگەڵەوەشە من کاک حەکیم لەگەڵ ئەوە نیم کە سوکایەتی بە کەس بکرێ هەر سوکایەتیەک هەر تەشهیرێک بە هەر کەسێک بکرێت بە هەر بیانویەک دژی یاسای کاری ڕۆژنامەنووسیە دژی مۆراڵی ئینسانیە و دژی هەموو بەهاکانی ئینسانیەتە بۆچی سوکایەتی بە هەر کەسێک بکرێ بۆچی مەسەلەن سوکایەتی بە ئاڵا بکرێ مەسەلەن ئاڵا لە هەموو دنیا ڕەمزێکە مەسەلەن لە هەندێک وڵاتان کاکەکەین دڕاندنی پارەیە وڵاتە حکم و جەریمەی لەسرە جەریمەی ینی لەبەرەوە بەڕێی من گرفتەکە لە نەبوونی یاسایەکی ئاوانیە لە هەرێمی کوردستان ئەمە بۆشایی نییە ئەوەندەی مەسەلەن گوێ لە داخوازیەکانی خەڵک نەگیراوە ئەوەندەی مەسەلەن ئەو یاسانی کە دەرچۆن نەجۆتە بواری جێبەجێکردنەوە من مەسەلەن زۆر یاسا هەیە کە لە خزمەتی هاوڵاتیایە لە خزمەتی خەڵکایە یا با من بڵێم زۆرتر یاسای کاری ڕۆژنامەنووسی کە هەموو مافێکی ڕۆژنامەنووسی دەستەبەر کردو کەچی ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مەسەلەن کاک شێروانی ئەوە چەند ڕۆژێکە دەستگیر کراوە لەسەر نووسین کە لە چەند هەفتو ڕابردووە کاک بەهرۆ جعفەر چەند ڕۆژ دەستگیر کراوە لەسەر نووسین قسەکە ئەوەیە لە هەر ئەگەر ڕۆژنامەنووس پێ دوایە مەسەلەن تەشیری کردووە بابەتێکی نووسیوە نەشیاوە ئەبێ بەپی یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵی لەگەڵ بکرێت و ئەم یاسایش ئیجراتەکەی دیاری کردووە کە غەرامەیەکی یاساییە نەگەوەی کە دەستگیری بکەیت بۆیە بەڕێی من گرفت لە نەبوونی فەراغێکی یاسایی لەم شێوەیە نیە لە هەرێمی کوردستان یەکەم ئەو یاسایانەی کە هەیە تەفعیلین کارانین جێبەجێ ناکە حکومە دووهەم شیرازەی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستان تێک چووە نەبوونی موچەیە قەیرانی داراییە و لە ئەمان کاتە نەگونجانی حیزبە سیاسیەکانە بەیەکەوە و ناچالاکی پەرلەمانە و ئەوەی کەوتم خراپ بەکارهێنانی سۆسیال میدیایە چ لەلایەن هاوڵاتی ئاساییەوە چ لەلایەن حزابی سیاسیەوە ئەوانە بەڕێی من ئەبێت چارەسەر بکرێەوە وشیاری کۆمەلگا بڵاو بکرێتەوە کە مەسەن لە کام لە قوتابخانەکانی ئێمە ئەمانە لە یەکی سەرەتاییەوە بازەکرێ مەسەن لە هەموو دنیاە ئەم ڕەمزانە لە خوێندنگا سەرەتاییەکان ئەخوێنرێن لە سەرەوەی ئێمە ڕەمزی نیشتیمانیمان هەیە ڕابەری نیشتیمانی یاخود بڵێن ناکۆکی حیزبی هەیە ڕەنگە کەسێک لە حیزبێ کەسێک بەڕابەری خۆی بزانێ وەکو سەرکردە کەسێکی تر
ئەمەش یەکلا نەکراوەتەوە زانی کاک حەکیم شتێکی لاستیکی نییە مەسلەی ڕابەری مێژووی و کاک زگاری لە هەموو خوازی. دنیا مەسەلەن لە هەموو لە هندستان غەڵک غاندی پێ ڕابەری نەتەوەی نیشتیمانیە بۆ لە کوردستان نیەتی هەیەی و لە هەموو دنیا مەسەلەن سەرۆکی وڵاتەکان ڕێزیان لێگیرێ ڕاستە ڕەخنیان لێگیرێ دروستە هەموو نەتەوە نیشتیمانێک هەموو گەلێک بەڵێ ڕەمزی نەتەوەی نیشتیمانی هەیە بۆچی ئاڵای کوردستان چی کەمی هەیە لە ئەچ ئاڵایەکی وڵاتێکی زۆکو ئێستا لەم بارودۆخی ئێستاوانی کە من باسم کرد گرفتی حیزبی لە هەرێمی کوردستان بەشێکە لەو تێڕوانی کە بۆ جەنابەت دروست بووە مەسەلەن بۆچی بۆ تۆ مامۆستا عەلی باپی ڕەمزی حیزبیە ڕەمزی نیشتیمانیە و بۆ منیش جەنابی مام جەلال ڕەمزی نەتەوەیی و نیشتیمانی و بچنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردە مەسەلەن هاوڵاتەکان کۆ بکاتەوە باشە ئەگەر من ڕێز لە ڕەمزەکەی تۆ بگرم و تێ ڕێز لە ڕەمزەکەی من بیری خۆشە محمود ڕەمزی حیزبی ئێرە نییە خۆ قازی محەممەد ڕەمزی ڕزبی من نییە بەتەنیا بۆچی خەڵگە بێ مەسەلەن ڕێز لەم ڕەمزانە نەگرێت ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا شایەدیەوەین مەسەلەن ئەنوا قسەی خراپ لەسەر شێ محمود دەکرێت و ئەنوا قسەی خراپ لەسەر نیشتیمانی نەتەوەیەکان نەکرێت مەسەلەن من لەگەڵەوە نیم ئەم یاسایە بێ بە ناوی ئەوەی سوکایەتی بە خوا خۆشببوو شێ محمود دەکرێت تۆ خەڵب بخەیتە زیندانەوە بەڵام ئەی چیت کردو بۆی کە ئەمە نەکرێ ئەی چۆن هەموو ئەو کۆتوبەندانە دانەی کە ئەنوا پەیج و ئەنوا سۆسیال میدیای بێخاوەنە دروست کردو بە ئارزوی خۆی چی بۆ هاوڵاتی نەشیاوە و چی ڕێز لە هاوڵاتی ناگرێت ئەوە بڵاوکاتەوە ئەوواڵێ و من یقینم هەیە وەگومانیشم نییە لەوەی کە بەشێکی زۆری ئەم میدیانە حیزب لە پشتیەوەیەتی بە مەرامی سیاسی بەکارێنێ پێشەوەی ئەم یاسایە دەرچێوی ئەم گرفتە چارەسەر بکرێ و ئەمە گرفتەکەی دروست کرد خۆمە لە چیەوە هاتووەمیە کاک حەکیم هەر یاسایەک لە هەرێمی کوردستان دەرەچێ بەڕێی من هێندەی ڕەتفعلە و ئینیکاساتی ئەوەیە کە ڕووەدا لە کۆمەڵگای کوردستانە بە تایبەتی میدیا دروستیەکە بە دیوە خراپەکەیە ئەوەندە خۆڕسکانە نییە ئەوەندە مەسەلەن هەمێکی نیشتیمانی و نەتەوەی نییە بەڵام قسەکە نابێ تۆ ئەو کاتەی یاسا دەرکەی کە ئەزانی ڕەخنە لە خۆت دەگیرێ ئەگەر وەکو بە قەولی خۆت سوکایەتی پێیەکرێ بە ڕەمزەکانت نا تۆ بێ هاوڵاتیەکانی ئەم وڵات هەموو بە یەک چاو سیرکی وەکو چۆن نابێ پێ دوایە نابێ سوکایەتی بە ڕەمزێکی تۆ بکرێ نابێت سوکایەتی بە ئاڵاکەی تۆ بکرێت نابێت ڕێگا بدەی سوکایەتی بە ئاڵایەک و بە ئاینزایەک و بە ئاینێک و بە مقدساتەکانی تاکێکی تریش بکرێ گرفتەکەوەیە یاساکان ڕنگدانەوەی بارودۆخی سیاسی نۆرماڵی کوردستان نین ئەوەندەی ئینعیکاسات و ئینفعالاتن کە ڕووەدا لە بەرامبەر ئەوەیە کە دێی ئەم شتا نابینی ئەڵێ بە یاسایەکی دەرکەم بۆیە خەڵکەکەوێتە گومانەوە کە ئەم یاسایانە ناتوانێت جێبەجێ بکرێ یا ڕەنگە مەرامێک و مەبەستێکی خراپی لە پشتەوە تۆ چی لە پشتەوە دەبینی بە کورتی بۆی بچین و لای نیاسخان من بۆ خۆم من بۆ خۆم لە ڕوانگەی یاسای کاری ڕۆژنامەنووسی و سەیرەکەم کە وەکو پێویست کاری پێ نەکرا وەکوتم ڕۆژنامەنووسە گیرە سوکایەتیەکرێ 1500 تا 1700 حاڵەتی پێشێلکاری بووە لە ساڵی 2010ەوە هیچ کەسێک سزا نەدراوە لەسەرەمە ئەی بۆچی سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووسێک حساب ناکەی کە ئەمە خۆ ڕۆژنام بەشێکی زۆر ڕۆژنامە بەس بە کورتی چی لە پشتەوە دەبینی نێتێکی باش یا من پێم وایە هەر شتێک ببێتە هۆی بەرتەسکردنەوەی سنوورەکانی ئازادی من نیگەرانم لی و مەترسیم هەیە لە بەرتەسکردنەوەی سنوورەکانی ئازادی سپاس دەکەم نیاسخان گەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆر جا قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەوە کێ سوکایەتی بە ئاڵا و یاخود بە خەباتی نەتەوەیی دەکات بۆ چوونی جیاواز نیت چەندێک گەندەڵی تاڵانی برسیکردنی خەڵک ئەوە خۆی هەر سوکایەتێ بە خەبات و یا بە ئاڵا و بڵین ڕەمزە نەتەوەیەکانیش دەست خۆش کاک حەکیم دروست وایە یعنی ئاڵا لە نەتیجە پارچە پەڕۆیەکە لەوانێ ئەم بۆ چونەیەکی ئێستایڵێم لای هەنێک خەڵک سوکایەتی بێت بەڵام ڕاستە ئاڵا ڕەمزێکە بۆ شوناسی هەرێمێک وڵاتێک هەر شوێنێک ئەبێت بە مێژووی شوناس و ناسینی ئەمە بەڵام ئەمە شوناس و مێژوو ناسنامەکەنی ئەوەی لە هەرێمی کوردستان نەکرێ بۆ منە هەرەوەی لە بەغدا ڕوویدا بە درێژایی ماوەی ڕابردوو چەندین بنکە و بارەگا لە هەرێمی کوردستان سووتێنراون هەر هەمووی ئاڵای کوردستان لەسەر مێز و لەسەر بارەگاکانی بووە کەچی بۆ نمونە ئەم فراکسیۆنێکی ئێستا ئەم پرۆژە یاسایی دەرکردووە لەسەر ئاڵا ئەو ئاڵایی کە لە هەرێمی کوردستان ئەی سووتێنێ خۆی بە سوکایەتی نازانێ بەڵام کە هەردی شعبی ئەی سووتێنێ دێ ئەمە ئستسمارەکە بۆ ئەوەی خواستە
ستەمکاریەکانی خۆی لە ڕێگەی پرۆژە یاسا بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین بەرجەستە بکە. بۆ نمونە 40 کیلۆمەتر دەوڵەتی تورکیا لەناو خاکی هەرێمی کوردستانە، هێز و سوپای لێرەیە، سوپاکەی بە کۆستەر دێن، فەرشی سووریان بۆ ڕاخراوە تا بە ئاسانی بێن، کۆماری ئیسلامی ئێران بە هەمان شێوە، کەچی ئەمە بە سوکاتی نازانن کە تۆ داگیر کراوی، بەڵام ئاڵایەک کە لە پارچەپەڕۆیەکە خۆی بەرجەستاکە دەبابەکانی بەعس کە هێنای بۆ سەر پەرلەمانی کوردستان بە سوکاتی نایبینێ، بە پیرۆزی ئەبینێ، برسیکردنی خەڵک، هەژارکردنی خەڵک، بردننی مڵکوماڵی گشتی، بردننی پارەی کۆمپانیاکان، ئێستا و بڕیاری کە زەخت لە کۆمپانیاکانەکە بۆ سندنەوەی قەرزەکان، ینی هەموو ئەم بڕیارانەی کە دەرئەچن هاوسەنگیتیانە بەمانایەک دەسەڵات خۆی بووە بە کاراکتەرێک خۆی بڕیار دەرئەکا، خۆی سزای خەڵک ئەدا و تەواوی ئەو خەڵکەی کە هەشن ڕخنیان هەیە ئەوێ هیچ کەسێک ڕخنە نەگرێ لە بەرامبەر ئەو بارودۆخەی کە هەیە. یاسایەکی وەها جگە لە سەلماندنی ئەوەی کە هەرێمی کوردستان لە قۆناغە ئینتیقالێکی ململانەیە بۆ بەدیهێنانی سیستەمێکی دیموکراسی و چەسپاندنی بنەماکانی مافەکانی مرۆڤیان بەدامەزراوەکردنی دەسەڵات و سیستەمێکی دیکتاتۆری بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان خەریکە ئەکرێ بە کۆریای باکوور و تەواوی خەون و تێکۆشانی هەمومان بۆ هەرێمی کوردستانێکی ئازاد خەریکە لەبار ئەبرێ. بۆیە ئەو ڕەمزانی کە ئێستاش دەستگیر ئەکرێن لە چ ڕوانگەیەکەوە خەریکە بێتە کۆریای باکوورەنگانێکی پێیان وایە ئەمە نادات پەروەری هەبێت، ئەمە نادات پەروەری هەندێک ڕەنگە بۆچوونیان وایە بێت. نادات پەروەری چیە؟ هەر سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ساڵی 2008 بۆ 2018 1580 ڕۆژنامەنووسی دیاری کردو کە پێشێلکاریان بە ئەنجام گەیاند و هەڵبەت ئەبێ بڵین ئەوەندەی سندیکا دەستی پێگەیشتە تۆماری کردووە. ڕێکخراوی DHRD 9088 پێشێلکاری لە ماوەی 11 ساڵات تۆمار کردو لە دادگا ئەوەندەی دەستی پێگەیشتووە. ئێمە ڕۆژانە بەدواداچوون ئەکەین، بەرگری ئەکەین لەو هاوڕێ و کەسانی کە دەستگیر کراون. هەر ئێمە بۆ نمونە لە ڕێکخراوی ئازاد بوون لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە مانگی 2 هەتا ئێستا زیاتر لە 6 کەیسمان تۆمار کردووە، کار هەمووی پەیوەندی بە بەشداریکردنی خۆپێشاندان یا قسەکردن لەسەر دۆسی ئازادی ڕادربڕین یا لە ماوەی ڕووماڵکردنی کاری ڕۆژنامەوانی هەموو ئەمانە دەستگیر کراون. اینجا ئەمانەی دەستگیر کراون بەشێکی زۆریان ئەشکەنجە دراون، شاید حاڵمان هەیە قسەیان کردووە لە هەولێر لە بادینان و باسی ئەواکن کە لە زیندانی تاکە کەس ئەشکەنجە دراون. ئەوە تا فاروق عومەر یەکێکە لەو کەیسانی لە دهۆک کە لە ماوەی 4 ڕۆژی زیندانیکردنی برسی کرابوو، ئەشکەنجە درابوو، تینوو کرابوو، تەنانەت لە ساتی مردن گەیشتن پێی لە خێزانەکەی هەوڵی چارەسەرکردنیاندا. چەندین دۆسیتر بۆ نمونە شێروانی یەکێکە لەو دۆسیانەی کە لە ماوەی پێشوو کاتێک کە 42 ڕۆژەکە لە بادینان دەستگیر کرا لە زیندانی تاکە کەس دەستگیر کرابوو، ئەشکەنجەی دەرونی درابوو و جۆرەها شێوازی تر کە ئێمە ئێستا ترسەکەمان بۆ ئەشکەنجەدانی زۆر زیاترە بە تایبەت دوای ئەوەی کە دیندار زێباری دێ شێروانی وان نمایشەکە کە تاوانێکی گەورەی کردبێت لە کاتێککە ئێمان زانین هەموو ئەمانەت تۆمەت خرانەپاڵی شێروانیەوە هەوڵ ئەدرێ دۆسیەکانی پشێوێنرێت. خەڵک هەیە لەم هەولێرە دەستگیر کراوە تەنیا لەبەری شعری خوێندۆتەوە تا ئەم ساتێ من تۆ قساکەین لە زیندانە، لە کاتێککە هەموو ئەمانە گەنجن پێویستیان بە ژیانە نەوەیەکن لە دایک بوون شەڕی ناوخۆی پارتیویەکێتی و هێزەکانی هەرێمی کوردستانیان بینێ و ئەو سمبولانەی کە ئێوە ناوتان هێنان بۆ نمونە تۆ کاک ئەنوەر وەک مام جەلال یا مامۆستا سەلاح الدین یا هەر یەکێک لەم سەرکردانەی تر بۆ من کەسیان پیرۆز نین وە کەسیشیان سیمبولێک نین کە قابلی ئەوە نەبن ڕخنەیان لێ بگیرێ. بەڵام من ئەڵێم بەڵێ هیچ کەسێک قابلی ئەوە نیە سوکایەتی پێ بکرێ. ئەمە ڕاستە بۆ من و بۆ ئێوەش کە قساکەین بۆ و هاوڵاتیە بەڕێزانی کە گوێبیستی ئێمەشن. اینجا ئێمە هیچ یاسایەکی جێگرەوەمان پێویست نیە لەبەرەوەی یاسای سزادانی عێراقی بەڕوونی لە مادەکانی لە بڕگەکانی ئەوەی دیاری کردو کاتێک کە تۆ تەشیر ئەکرێت هاوڵاتی تەشیر بە هاوڵاتێکە، پارێزەر تەشیر بەیەکەکە، مامۆستا بۆم گرنگە ئەوە بڵێم کە هەموو ئەمانە یاسای دیاریکراوی هەیە، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە هەوڵ ئەدرێت مۆدیل و بە ئاستێکی دیکە لە یاسا بەرهەم بهێنرێت کە تەواوی ئەو یاسایانەی پێوەرەکانی دیموکراسی مافی مرۆڤی تایە بەتاڵ بکرێتەوە. بۆیە هەرێمی کوردستان جۆرێک لەو یاسایانەی سڕ کردووە. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. چونکە
چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکەنوەر بگەرم وڵای بەڕێزت قسەمە لە سەرم یاسایەکەت بەڵام سەبارەت بۆی کە پێشتریش باس لەوە کرد کە یاسای ڕۆژنامەگەری کە تایبەتە بە ڕۆژنامەنووسان جێبەجێ نەکراوە کۆمەڵێک دۆسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان هەبوو بۆ نوێتریان ئەوەی شێروانیە وەکو سندیکە خۆتان هیستان کردو بۆ ئازادکردنی ئەو ڕۆژنامەنووسان دیاریکردنی چارە نووسیان لە ڕاستیە گرفتەکە لە هاوکارمان کاک شێوانی و برادرانی ترۆ دەست پێ ناکە لە شەهید بوونی کاوە گەرمیانی و سەردەشت و ویداد و عەبدوستات تای شەریف و ئەوانەوە دەست پێیەکە کە ئەم ڕۆژنامەنووسانە تیرۆر کراون و بکوژەکانیان تا ئێستا نەدۆزراونەوە ئیجراعاتی یاسایی نەکراوە بەرامبەریان ئێمە ئەو کاتە هەز بە ناوەمێدیەکەین کە ئەمانە مەسەلەن کەیسەکانیان چەند ساڵە هیچ ئاکامێکی لێبەدی ناکرێت دووەمیشەوەی کەوتم وەکوتم یاسای کاری ڕۆژنامەنووسی لەو کاتەوە کە دەرچووە وەکو پێویست جێبەجێ ناکرێت ئێمە لەگەڵەوەی کە ڕۆژنامەنووس مەعسووم نییە و ڕۆژنامەنووس مەسەلەن نابێت ڕۆژنامەنووسەکان زۆر هەڵە دەکەن و خۆت متابعات کردبێ لە ڕاستیەکەشیر بەڵێ ڕۆژنامەنووس مەسەر هەندێک جار خۆی لەسەر و یاساوە بینێ هەندێک ڕۆژنامەنووسەیە خۆی لەسەر و دەسەڵاتەوە بینێ و پێی وایە هەرچی پێی خۆشە بیڵێ و بۆ معلوماتی جەنابەت بەسێکی زۆری ئەو کەیسانی ڕۆژنامەنووس کە چوونە دادگا دۆڕاندویانە ڕۆژنامەنووسەکان ئەکسەریەتی دادگەش سەروەر بۆچی مەسەلەن توازدەوە بێنە سەروەر یاسەر بەڵام خۆ دادگا مەسەلەن ئەگەر دیفاعی لە حیسب کردووە بە شوێنی خۆی ئەوە مەسەلەن بەڵام هاوڵاتیەکی ئاسایی مەسەلەن بەڕێوبەری دایرەیەک
سوکایەتی پێکراوە مەسەلەن ئەنوا بیان بەڵگەی ناڕوون و بێ دۆکمنتی خراوەتە ڕووکە داوای بەڵگانەکە بەڵگە و دۆکمنتی نیە ئەکسەریەتی ئەو کەیسانی ڕۆژنامەنووس کە چۆتە دادگا ڕۆژنامەنووس دۆڕاندێتیوە پێچەوانەوە ئەو 1600 حاڵەتێک کەم باسی کرد لە 2010 تا ئێستا هەمووی حکومە لی بەرپرسیارە و هەر هەموو ئەو پێشێلکاریانی لەسەر شەقامەکرێن حکوومەت و هێزە ئەمنیەکان لێ پرسیارن و بەداخەوە بەشێکی زۆری ئەو کەیسانی کە چوونە دادگاکان ڕۆژنامەنووس نەیتوانیەوە بەڵگە و دۆکمنتی پێویست بخاتە بەردەست و ئێستا گرفتەکەش وەکوتم لەوە تێپەڕیوە سۆسیال میدیا لەبەر ئەوەی ناتوانێت کۆنتترۆل بکرێەوە وەکوتم ناسنامەکەی دیار نییە خاوەن امتیاز و سەرنووسەمەکەی دیار نییە شوێنی کارکردنی دیار نییە لەبەرەوە زۆرتر کێشەی دروست کردووە و زۆرتر مەسەن تەشیر و سوکایەتی ئەکرێ و بەداخەوە ئەگەر مەسەن برادەرێک گەڵێ من چوومەیەکێ لە دادگاکانی سویسرا لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هیچ سکاڵایەک نەبووە لەسەر سۆسیال میدیا لە وڵاتەیە بەڵام لێرە ئەگەر مەسەرەن هەر بۆ خۆت وەکو تەلەڤیزیۆنی پێیان وەکو کۆمەڵی ئیسلامی سکاڵا بکەن لەسەر ئەوەی کە لەسەر ئێوە نووسێ مەسەر هەرم بەرنامەی دوای تاوابوونی بڕۆبزانە چەند جوێنی بۆ دێ ئەمە کوێی یاسایی ئەمە کوێی قانون ئەمە کوێی کاری ڕۆژنامەنووسی ئەمە کوێی یاسایی کاری ڕۆژنامەنووسیە و بەداخەوە گرفتێکەوە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانیش بەرپرسیارە لەمە بۆ دلیلی نزیکەی 10 تا 12000 ئەندامی کۆ کردوێتەوە کە بەشێکی زۆر لەوانە ڕۆژنامەنووس ئەندامتان هەیە بەڵێ تقریبا وە لە دەرەوە ئەوەش چەند هەزارێکی تر هەیە کەمە یەکسانە لە وڵاتێکی وەکو ئێران تورکیا نزیکەی 8000 ڕۆژنامەنووسەیە کە جەمعیەت و دانیشتوان زیاتر 8 ملیۆنن بەڵێ بەداخەوە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانی بەشێک لەو بەرپرسیارەتەکەوێتە سەرسان بەڵام قسەکەوەی کاک مەسەنکاری ڕۆژنامەنووسی پێشەوەی یاسابێ ئیتیکە حادسێکی زاتیە تۆ ناکرێت لەم تەلەڤیزیۆنی خۆتۆ چیت پێخۆش بوو بیڵێ و چی بە قازانجی حیزبەکەت بوو بیڵێ گوێ نەدەیت ئەوەی مەسەن هەست و شعوری چێ بریندارەکەی وە چی تەشیرە بەرامبەر کۆمەڵگا و چەنە نائەمنی دروستەکە و چەنە سایکۆلۆژیای تاک تێگەدا و مەسەرەن ئەو دەرگاوانانەی هەتانە لە هەواڵەکانە زۆر جارە بە حادزی ئەمە بێ و پێ یاسای ڕۆژنامەگەری و تەنانەت بە پێی یاسای فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی لە بەندی خیاڵێ ئەگەر هەواڵەکە ڕاست و دروستیش بوو زانیاریەکان ڕاست و دروستیش بوو زانیت ئەبێتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی تەشیرە بۆسەک نابێ بڵایکێتەوە ئێمە لێرە بەداخەوە بەشێک لە کەناڵە ڕسمیەکانیشمان هەندێک جار هەواڵی سەندیکا خۆتان هیچتان کردووە بۆ ڕۆژنامەنووسانی دەستگیر کراون یاخود ناتوان فشاری پێویست بکەن لە ڕاستیە سەندیکا سەرکەوتو نەبووە لەم کارەیە و نەیتوانی و فشار بخاتە سەر حکوومەت و سەرکەوتو نەبووە بێگومان لەسەر لە سوچەوەی بەیاننامەیەکا بووە ئەم بەیاننامەیەش هەندێک جار بەهۆی گرفتی حیزبیەوە مەسەلەن گرفتی بەڵێ بێگومان منە بێ واقعی بم وەنەی شارمەوە کە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان نەیتوانیەوە سەرکەوتو بێ لە داکوکردن لە ڕۆژنامەنووسان وەکو پێویست و لە کاتێکە مەسەن هەموو گرفتەکە بە تەنها سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانیش نییە هەر ئەو یاسایی کە دەرچووە حکوومەت کاری پێناکە ئەو یاسای کاری ڕۆژنامەنووسی حکوومەت کە بۆ خۆی مەفروزە ئیجبارە کاری پێ بکە ئەو کوێ کاری پێناکە بە کورتیە لەوەی کە ڕۆژنامەنووسانە دەستگیرەکە سوکایەتیان پێکە هەفتەیەکیان خاتە زیندانەوە لەوەی کە ئەو پێشێلکاریانە مەسەن یەک نمونە بۆ جەناب ببێنەوە جارێک لەگەڵ وەزارەتی ناخۆ دانیشتین وتی راپۆرتەکەمان تەقدیم کردن کە چی ئەوتیە بێ ئێوە بۆمان تحدیدکەن چێ بووە خ باشە لە خۆپشاندانێکە کە دەیان هزار کەزێتە سەر شەقام تۆ دەیان هێزی ئەمنی جۆرا جۆرت هێناوە دەموچاوی بەسراوە هیچ لۆگۆیەکی لەسەر شان نییە من لەکوێ بزانم ئەمە چیە و ناوی چییە تۆ خۆ دەبێ ئەم ئیجراعاتە هەلکەی و ئەبێ بڵێ و بێ یاسای کاری ڕۆژنامەنووسی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس هەمان پێشێلکاریەکە بەرامبەر فەرمانبەرێکی دەوڵەت دەکرێت بەڵام دەوڵەت ئایا ڕازیە بۆی کە پزیشکێکی پۆلیسێکی لێ بدرێت لە دەستگایەکە قبولیەکە نە لەبەرەوە مافی ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێت سوپاڕی من ئەم یاسایش پێویست نیە سپاس دەکەم نیازخان بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە دۆسیەی ڕۆژنامەنووسان وەکو ڕێکخراوی ئازادبوون بەڕێز وتت ئێوە لە ماوەی چەند مانگە ڕابردوو بە دواتشونتان کردووە 6 ڕۆژنامەنووسێک لەگەڵ چالاکوان دەستگیر کراون ئەوانەی کە دەستگیر کراون هەڵبەت ژمارەیان زۆر زیاترە ئەمە ئەو ژمارەیە کە ئێمە بە دیاریکراوی تۆمارمان کردووە و لەم کەیسانە ئەوەی تێبینی ئەکرێ بە درێژایی ساڵانی ڕابردوو هەتا ئێستا لە دۆسیەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان ڕاستە بە پێی یاسای ڕۆژنامەگەری نابێ ڕۆژنامەنووس
دەستگیر بکرێت بەڵام خاڵێکی گرنگیش ئەوەیە کاتێک کە ڕۆژنامەنووس پێڕاگەیاندنی بۆ دێت ئاگدار ئەکرێتەوە گرنگە بچێت بەرگری یاسایی لە خۆی بکات بچێتە بەردەم دادگا خۆ دزینەوە لە دادگا ئازایەتی نییە بەڵکو ئەوە گرنگە کە تۆ بچی بەراەتی خۆت لە بەردەم دادگا بسەلمێنی وە تەنانەت لە شوێنێکیشا کە دادگا ستەمی لە تۆ کرد گرنگە ئەم ستەمانەش وەکو پێشێلکاری بە تەواوی تۆمار بکرێن بۆیە گرنگە ڕۆژنامەنووس لە هەموو دۆخێک بچێتە بەردەم دادگانێک بەپێی قانونی ئوسوڵی محاکەمات دواتر بە یاسای ڕۆژنامەگەری ببێتەوە بە بانگەوازکردنی بۆ ئەوی کە ببێ بە ئەمر قەبس ئەنجا بچێتە بەردەم دادگا هەرچەندە ئەو میاسایانە لە هەرێمی کوردستان ئەوەی کە تێبینێکین بەتایبەت ڕۆژنامەگەری یا دەستخستنی زانیاری لە بری جێبەجێکردنی ئەم یاسایانە بەتایبەت ئەم ساڵ ئەوەی تێبینێکین یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ژمارە 6 ساڵی 2008 بۆ بە یاسایەک کە بە تەواوی جێبەجێکراوە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکوانان بەتایبەت مادەی 2 کە لە 6 مانگۆ بۆ 5 ساڵ زیندانیکردنی تێدایەت ئەمە جگەلەوەی کە یاسای سزادانی عێراقی بەکارهێنرێ بەتایبەت ئێستا لە بەرامبەر شێروانی پێشتر هەر بەم یاسا هەموارکراوەی هەرێمی کوردستان لە سزادانی عێراقی کارزانکەری مونیاز عەزیزیش بەم یاسایە بۆ چەند ساڵێک زیندانی کران بەڵام ئەم کەیسانەی کە ئێستا هەن کە بێمەوە سەری ئەوەی کە تێبینیەکەین زۆربیان بە کەفالەتی مادی ئازاد کراون یا بەشێکی ئەم برادەرانەمان تا ئێستا لە زیندانان و زیاتر لەوە کە حاڵەتێکی زۆر مەترسیداری ترە ئەم کەسانە بە زۆر بەڵێننامەیان پێپڕ ئەکرێتەوە بەوەی کە جارێکتر بەشداری خۆپێشاندان نەکەن جارێکی تر ڕووماڵی خۆپێشاندان نەکەن یاخود هیچ زانیاریەک لەبارەی خۆپێشاندانەوە نەگوازنەوە هەموو ئەمانە بۆ خۆی ڕاستە و خۆ پێچەوانەی تەواوی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستانە نەک بە تەنیا یاسای ڕخستنی خۆپێشاندان یا کاری ڕۆژنامەگەری یان یاسای سزادانی عێراقی ئەو بنەمایانی دیکەی کە هەیە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە تێبینی ئەکەین ئێمە لە ماوەی ڕابردوو کۆرۆنای بەڕاستی قۆستۆتەوە بۆ سانسۆرکردنی ئازادیەکان نەک ڕێکخستنەوەی مافەکان کە پێویستە بکرێت وەک ئەوەی کە کەسێک نابێت جنێو بدا کەسێک نابێتە شیر بکاوە یاسا بەرکارەکانی بۆ بەکاربێنێت بەڵێ وەکو کەیسی شێروانی هیچ بڵین چارنووسی دیاری کراوە وەکو ڕێکخراوەکەی خۆشتان بە دوارە چونتان بۆ کردو یاخود ئەوانەی کە لە دۆکیش دەستگیر کراون تاکوێ ئازاد نەکراون بە دڵنیایی ئێمە تا ئەمڕۆ وەک ڕێکخراو قسەمان لەگەڵ پارێزەرەکان کردووە و لەسەر هێڵین بەداخەوە هەموو ئەو بەدواداچوونیانەی کە پارێزەرانی بەڕێزی شێروانی کردویانە لە دهۆک و لە هەولێر پێمان ئەڵێ کە شێروانی بێسەر و شوێنە چونکە یەکەم ڕێگا نادرێ بزانین یا بزانرێت کە شێروانی لە چ زیندانێکە ئەمە لە کاتێکا پێشتر زێباری ڕایگەیاند کە ناوبراو لە دهۆکە کەچی کاتێک کە چوون بۆ دهۆک سەرڕای لێکۆڵینەوە بە دوواداچوونکردن لە دادگای لێکۆڵینەوەی دهۆک و چوون بۆ ئاسایش پێیان ڕاگەیەنرا کە ناوبراو لەوێنێ لە هەولێریش هەمان شت ڕاگەیەنراوەتە کەواتە ئێمە ئەبێ پرسین کە شێروانی لەکوێیە بە تایبەت کە خێزانەکەی و پارێزەران و ئێمەش وەک بەرگریکارانی مافەکانی مرۆڤ مەترسی جددی و قوڵمان هەیە بۆی کە شێروانی بە زۆر هەوڵدرا بێ زانیاری پێدا بماڵرێ لەژێر ئەشکەنجە هەموو ئەمانە مەترسین بە تایبەت ئەوەی کە شێروانی مافی بەرگری یاسایی هەیە بۆی کە پارێزەری هەبێ بە تایبەت لە قۆناغەکانی تحقیق پێویستە پارێزەرانی یاوەری بکەن و بێبەش ئەکرێ لەم بابەتە ئێمە جارێکی تر مەترسیەکە لەگەڵ خێزانەکەی لەلامان گەورەتر ئەبێ مەترسیدارتر ئەبێ بۆچی ناوبراو بە خێزانەکەی پیشان نادرێت بە تایبەت کە خێزانەکەی بەپێی ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە قسەمان لەگەڵ کردوون لە بارێکی دەرونی ناهەمواردان بە تایبەت شاهینی کوڕە گەورەیان کە بینیوێتی دەمانچیان خستۆتە سەری باوکی دەستیان کە لە بچە کردووە هەموو ئەمانە نیگەرانیەکی زۆری لەلای ئەو خانەوادەیە دروست کردووە کە ئێستا لە بارودۆخێکی ناهەمواردان سەبارەت بە دەستگیرکراوانی دیکە ئەبێ ئەوە بڵێم جگەلەوەی کە باسمان کراوانی بە کەفالەتی مادی ئازاد کراوەنیان بەڵێننامەیان پێپڕکراوەتەوە ئێستا بەدەل بەرواری ئومێد بەڕۆشکی و تەحسین یاسین و هەڵۆ سامی هەموو ئەمانە ماونەتەوە لە زیندانەکانی دهۆک و هەولێر کە ئێمە داوای ئازادکردنیان ئەکەین و داواکارین ئەم کەسایەتیانە بۆ نمونە ئەوانەی لەسەر دۆسی لە ناو خۆپێشاندان دەستگیر کراون کەمتریشت ئەوەیە لە ئوسوڵە یاسایەکە بەپێی یاسای ڕخستنی خۆپێشاندان مامەڵەیان لەگەڵ بکرێ ڕۆژنامەنووسان بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵەیان لەگەڵ بکرێت نەک بێن تۆمەتیان بۆ دروستکەن لە بەرەوەی ناوبراو ڕخنەی هەیە بۆیە ئێمە داواکاری جددیمان هەبوو لە ڕێگەی بەیاننامەیەکە بۆم گرنگە ئەوە بڵێم یەکێک لەو خاڵانە بۆ داواکاری گشتی بوو
جگەلەوەی کە ئێمە داوای دەست بەجێ ئازادکردنی ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانان ناکەین داواکاری یەکێک لەوانە لە داواکاری گشتی هەر بۆ خۆی سکاڵاکانی کە بە هەندانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەینووسێ بیوەستێنێ و لەبری ئەوە بەرگری لە ئازادی دەربرین بکا وەکو مافێکی گشتی و لە بەرامبەر ئەوە لەبری ئەوەی سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسان بکات و ڕاپێکی بەردەم دادگایان بکات دۆسیەکانی گەندەڵی مەلەفەکانی چیرۆری سیاسی چیرۆری ڕۆژنامەنووسان دۆسیەی موچە بە هەدردانی سامانی گشتی و هەموو وردەکارەکانی تر بخاتە ڕۆژەفی خۆی ئەمە جگەلەوەی داوامان لە پەرلەمانی کوردستان کردووە کە پرساندنی حکوومەتی هەرێمی کوردستان بکات لەسەر ئەوەی کە بۆچی یاسای کاری ڕۆژنامەگەری و یاسای دەستخستنی زانیاری و یاسای ڕێخستنی خۆپێشاندان و یاسای ڕێکخراوە ناحکوومیەکان جێبەجێ ناکا و جیالەوە ئەوانەی کە تێوەگلاون بانکێشتیان بکات و لێکۆڵینەوەی جدی بکات لەسەر ئەم بابەتانە تەنانەت ئەگەر پێویستکە وەزیری ناوخۆش یا وەزارەتە پەیوەندیدارەکانیش بهێنێتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆی لێپرسینەوەی پێویستیان لێ بکات ئەمە خاڵێکی گرنگتری ترکە باسی بکەم ئەوەیە کە ئێمە ڕوومان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چالاکوانانی مەدەنی لە سەندیکا بەڕێزەکان کە هەمویان پشتیوان بن لەم قۆناغە ڕاگوزەر و ئینتیقالی کە ئێستا تیایداین بۆ بەرگریکردن لە بنەماکانی دیموکراسی مافەکانی مرۆڤ هەموو ئەوانەی کە بێئومێدن کە بەرگریکردنیان بە زمانێکی یاسایی جوان بەبێت تەشیر بێئومێدی و هیچ دەرەنجامێکی نابێ ڕاست نییە یاسای پیرۆزی ئاینیەکان ئەوەی داواکاری گشتی ئەوەی ڕێخستنی ئەمێ ئەو بڵێم ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و ئەمەش ئەتوانین بە فشار ئەم پرۆژه یاسی ئەم پرۆژەی کە هەیە جاری کتر بیوەستێنین سپاس دەکەم یاسخان کاگەنوەر کاتمان زۆر کەمەوە بەس ئەمڕۆ لە سلێمانی کەسی کاک ئاسۆ سەردیش هەبوو دوای 9 ساڵ یەکێک لە تۆمەتبارەکانی ئەمڕۆ برا بۆ بەردەم دادگا ئەوەی کە سەریان شکاندۆ ئەوانە بۆچی وا دۆسیەکانی ڕۆژنامەنووسان درەنگێک لا دەکرێنەوە هەتاوەی کە تیرۆ ڕۆژنامەنووسان خۆش دوتت هەرێک لا نەکراونەتەوە لە ڕاستیە بەداخەوە خۆی کە جەنابش دادگاکانی من ناتوانین بڵێن وەکو پێویست سەربەخۆن ئەمە یەک دووەم ئەوەندەی منە مدەتە دیقەتماوە دادوەرەکان لەم سلێمانی هۆلێرەوانە کەمن پێڕاناگەن بارتەقای ئەو کێشە و گرفتنی کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دادگاکانە بێتەوە و لەگەڵ ئەو شاکە ینی تەبیعی ڕۆژنامەنووسیش بچێتە بەردەم دادگا و دادگایی بکرێ و وەکو هاوڵاتی ئاسایی و بەداخەوە ئێمە مەشە شایدیەوەین لە هەولێر لە ماوەی ڕابردوودا لە مانگێکە لە ماوەی مانجێکا 2-3 کاکێ من مامەندی ڕۆژنامەنووس دەجی کراوە ئازاد کراوە لەسەر ئێمە لەگەڵ ئەم دەستگیرکردنانە نین بەڵام لەگەڵ ئەوەش نیم منش بە حاڵی خۆم لەگەڵەوە نیم ڕۆژنامەنووس مەسەلەن چی پێخۆش بوو بیڵێ و بینووسێ ئەبێ لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی ئیتیکی ڕۆژنامەنووسی ئەبێ کاحشیم گرفتی گەورەی میدیا لە هەرێمی کوردستانەوەیە کە بە پیشە نەناسێدراوە کاری ڕۆژنامەنووسی نەبێتە کارێکی حرفەیی و پیشەیی ئەمە ئەسلی مەسەلەکەیە گرفتە گەورەکە ئەمە مەسەلەن پزیشکێک لە نەخۆشخانەکان پیشەیە بە ڕسمی ئەزانی ئەمە دکتۆرە پیشەکەی ئەمەیە پزیشکیە پۆلیسێکی هاتوچۆ ئەندازیارێک ئەمانە دیارە پیشەکەیان چییە و مەسەلەن لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و دەوڵەتە ڕێزیان لێگیرێ بەدام بەداخەوە ڕۆژنامەنووس لە بەرەوەی پیشەکەی نەناسێنراوە وەکو ڕۆژنامەنووس وەکو پیشەیەکی حرفەیی سەیری ناکرێت لەبەرەوە تووشی هەموو گرفتای بێتەوە و بەداخەوە کە گرفتە ئەسلێکەوەی حکوومەت دەبێت کاری ڕۆژنامەنووسی بە پیشە بناسێ چۆن ئەوەی کە ڕۆژنامەنووسێکی معتەبەرە ڕۆژنامەنووسێکە مەسەلەن بە پێ پێوەرەکانی کاری ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسی بە پێی ئیتیکی ڕۆژنامەنووسی جوو لە تۆ مامەڵاکە وەڕەخناگرێ قساکە ئەبێ مامەڵی جدی لەگەڵ لە ماوەیەم کابینەوە وەکو سەندیکاستان کردووە کە ئازادیەکان پاشەخشیان کردو خۆتان هەڵسەنگانتان لە ڕاستیە بەردەوام کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لەژێر فشارایە و بەردەوام گرفتی بۆ دروستەکەی ڕۆژنامەنووس ئەگیرێ بەڵام ئەبێ دوو خاڵ باسکەم حکمیانەوەیە کە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە لەم 2-3 ساڵی ڕابردووە تیرۆر نەکراوە ئەوە بەڕێی من ڕادەیەکی زۆر دەستکەوتێکە بە بەراو لەگەڵ ئەو قوربانیانی کە پێشتر داومانە دومیشەوەی بێ واقعەتێک بزانەوەی کاری میدیا لە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەگەری بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێمان ئێرانە تورکیای سعودێ ئازادی زۆر هەیە و مەسەلەن زۆر ئازادی کاری ڕاگەاندن و میدیا هەیە ئەوە بێ بە نەزەری من ئەو خاڵە بە نەزەری ئەتیبار وەربگرین کە ئازادی لە هەرێمی کوردستان هەیە سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرەزان ئەنوەر حوسێن جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسان هەروەها نیاز عەبدوڵڵا جێگیری سەرۆکی ڕێکخراوی ئازادبوون بۆ تواناسازی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ